خۆشەویستان ئەوەی لە ئێستادا زۆر کاریگەری لە نێو کۆمەڵگەدا بەجێهێشت و بەجێ هێڵێ بە بەردەوام تەنانەت ئەتوانین بڵین کۆمەڵگە ئاڕاستە ئەکا جا بە ئاڕاستەیەکی باش بێ یان خراپ بە ئاڕاستەیەکی دروست و ڕاستی بێ یا بە ئاڕاستێکی هەڵەبردنا بێ ئەویش بریتیە لە میدیا بە شێوازێکی گشتی جا ئەم میدیایە تەلەڤیزۆن بێت ڕادیۆ بێت یان ئێستا ئاپەکانی سۆشال میدیا بێ سایتەکان بێ پەیجەکان بێ ئەمانە هەموو پێکەوە هەر یەکە و بە ئەندازەی خۆی هەر یەکە و بۆ تەمەنێکی خۆی کاریگەری هەیە کاتێک ڕووداوێک ڕوودەدات ئەم ڕووداوە سروشتی بێت یان ئەو ڕووداوانە بێت کە بەدەستی مرۆڤ ڕوئەدەن لە نێو کۆمەڵگەکاندا بێگومان لە ڕێی میدیاوە زانیاریەکان وێنەکان چیرۆکەکانی ناو ڕووداوەکە دەگاتە هاوڵاتیان و ئەرکی میدیا چییە لە کاتی ئەم ڕووداوانەدا دەبێت چۆن مامەڵە لەگەڵ ئەم ڕووداوانەدا بکە ئایا دەبێت لە ئەلفتایای هەموو ڕووداوەکە بۆ بینەر بۆ خوێنەر بۆ بیسەر باز بکرێ و بگوازرێتەوە یانە ئەرکی میدیایە بەشێک لەم زانیاریانە بدات ئەوەی دیکەی کە پەیوەندی بەمەوە نییە یان بۆ نمونەت و بۆ خێزانێک کە مناڵی تێدایە گەنجی تێدایە پیری تێدایە ژنی تێدایە پیاوی تێدایە ئایا ئەبێ هەموو شتەکان باس بکرێیان نا ئەمڕۆ بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر بەهادین ئەحمەد مامۆستای زانکۆ باز لە ڕۆڵی میدیا لەگەڵ ڕوودا و پێشاتەکاندا دەکەین کە بە سوپاسەوە لە ستۆدیۆ میوانە دکتۆر جان بەخێر بیت دکتۆر میدیا کاریگەریەکی زۆر گەورەی هەیە ئەگەر جاران تەلەڤیزۆن ینی ژمارەیەک بووە لە کاریگەری ئێستا گەر ئەم ژمارەیەشی دابەزی بەیان ئەو کاریگەریە ڕاست و خۆی کەم بوو بێتەوە بەڵام بە شێوازێکی گشتی میدیا هەمووی وەک باسمان کرد بە خوێنرا و بینرا و بیسرا و تەنانەت بە پەیجەکانی سۆشال میدیاشەوە گرنگی تایبەتیان هەیە میدیا ئەرکی چییە لە کاتی ڕووداوەکاندا دەبێت چی بکات و چی بگەێنێ چی نەگەێنێ بنای خۆی گەورە و میهرەبان سەرەتا دەستخۆشیتان لێکەم بۆ میوانداری بانگهێشتا و لێرەشەوە سەڵاو ڕێزم هەیە بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام دیارە میدیا وەکو دامەزراوەیەک وەکو کەناڵێکی جەماوەری و سیاسی ڕۆڵ و کاریگەری گرنگی هەیە لە کاتی ئاشتی و جەنگا لە بواری کۆمەڵایەتی و لە باری ڕۆشنبیری و لە باری فەرهەنگی و تەنانەت وەرزشی و هەموو بارەکانی ژیان میدیا کەناڵێکی پەروەردەیە کەناڵێکی هوشیارکردنەوەی جەماوەرە پردێکی پەیوەندیە لە ڕایەڵێکە لە نێوان جەماوەر و دەسەڵاتی سیاسی و زمان حاڵی یا ئۆرگانی فەرمی پارتە سیاسیەکانە تەنانەت یانە وەرزشەکانە سەندیکاکانە حکوومەت و دەسەڵاتەکانە لە ئەمڕۆ لە هەموو جیهانە دەسەڵاتداران حکوومەتەکان حیزبەکان دامەزراوەکان هەمووی میدیای تایبەت و میدیای فەرمیان هەیە تایبەت بە خۆیان یەکگومان بۆ ئاڕاستەکردنی جەماوەر و بۆ ئاشناکردنی جەماوەر بە هەواڵ و زانیاریەکانیان بە سەرکەوتن و پێشکەوتنەکانیان بۆ پێکێنانی ڕایگشتی لەسەر پرسە هەنووکەیەکان و لەسەر پرسە نەتەوەی و نیشتیمانیەکان بەڵام ئێمە گەر باسی بەباردۆخی هەرێمی کوردستان بکەین ئەنی میدیا زیاتر میدیایەکی حیزبی و سیاسیە کەمتر میدایەکی بێلایەن و بابەتیە زیاتر میدایەکی ئاڕاستە کراوە ئەگەر باسی دواتر یا ئێستا باسی کەین ینی ئاستەنگەکانی میدیا و گەشەکردنی میدیا لێرە جیاوازە لە وڵاتانی پێشکەوت و دیارە لای ئێمە کەمتر میدیای سەربەخۆ و ئازاد و ئەهلی هەیە بە واتایی کە بۆی میدیا میدایەکی بەهێز بێت بەشێک بێت لە سیستەمی مەدەنی و گەشەکردنی میدیا دیارە پەیوەستە بە سیستەمی سیاسی و دیموکراسیەوە بوونی ئازادیە و ئازادی گشتی کە میدیا بەشێکە لە ئازادی گشتی و جۆرێکە لە ئازادی ڕادەربڕین لەلای ئێمە میدیاکان میدیایەکی یعنی زیاتر ئاراستە کراون و لایەندارن بۆیە نەیانتوانیوە پەیامەکانی خۆیان بە شێوەیەکی ڕاست و دروست بگەێنن چونکە زمان حاڵی لایەنێکی سیاسی یاکو حیزبێک بوون زیاتر بۆ مەبەست و مەرامی سیاسی بۆ کێبڕکەی سیاسی ئەوانە بەکار هاتوون دیارە ئەرک و پەیامی میدیا لە کاتی ئاشتی و لە کاتی جەنگ و لە کاتی قەیرانەکانە جیاوازە لە یەکتر و ئەمڕۆ کێبڕکەیەک هەیە لە نێوان میدیای کلاسیکی تەقلیدی و نیو میدیای نیو سۆشیال میدیا کە پێوترێ میدیای جێگرەوە یا میدیای هاوڵاتی و لێرە کێشە ئەوە هەیە مەسەلەن میدیای ینی سۆشیال میدیا یاخود
تۆڕە کۆمەڵایەتەکان ینی ئەو پێوەەر و ئەو پرەنسیپانەی کە تۆ لەسەر میدایەکی فەرمی جێبەجێیەکەی بەسەر ئەوانە جێبەجێ نابێت یا هەندێک جار کێشەی سکوێریتی و کێشەی ناسینەوەی ناسنامەی ئەو کەسانت هەیە خەڵکێک ئەنی ئەکاونت و پیجی دروست ئەکات بە ناوی ساختە و بە وێنەی خوازرا و بە ناوی نەخوازرا و تەنانەت خەڵکێک لە خوار تەمەنی 18 ساڵ و مناڵ سوشال میدیا بەکارهێنێت جاروە بۆ خەڵکێک لە خوار تەمەنی 18 ساڵ کە لێم کۆڵیوەت و داوای فرێن دلێکە هاوڕێتی کە ئەمە پەروەردەی خێزان بێگومان سیستەمی سیاسی و چاودێری خێزان ئەوانە زۆر کاریگەری هەیە لەسەر ئەوە و ئەمڕۆ ینی کێبڕکیەک هەیە لە نێوان میدیای کلاسیکی و نیومیدیای بە تایبەتی لە نێوان ئەنی خستە خەریکە ڕۆژنامە و گۆڤاری کاغەزی و ئێزگەی محلی ئەوانە ینی جەماوەر و وەرگری و خوێنەری کەم ئەبێتەوە لە چاو میدیای بڵێ هەتا لۆکاڵی بڵێن تەلەڤیزیۆنە ناوخۆیەکانیش ئەمڕۆ زیاتر خەڵکی ڕووی کردووە لە بەکارهێنانی تۆڕەکانی ئینتەرنێت و میدیای ئەلکترۆنی و سۆشیال میدیا و کەناڵە ئاسمانیەکان و تەنانەت پەخشی کەناڵە ئاسمانیەکان و میدیا فەرمیەکان لە سۆشیال میدیاشە هەیە بۆ ئەوەی بتوانن زۆرترین بینەریان هەبێ زۆرترین کاریگەری هەبێ و میدیا ببێتە کەناڵێکی جەماوەری ینی زۆرترین بینەر بیبینێت بیبیستێت بیخوێنێتەوە لە کاتی جیاواز لە شوێنی جیاواز بە زمانی جیاواز بۆچی نوێژی جیاواز هەرچەند ئێمە ینی ئاستی ئەوەمان تێپەڕاندووە بڵین شوینەتە فەزاییەوە شوینەتە دنیای مەجازی و بڵێ نێودەوڵەتی و ئینتەرناشناڵ و کەناڵ ئاسمانەکان و لە ڕێگەی پەخشی ئینتەرنێت و مانگە دەستکردەکان و بەڵام هەندێک حاجز و هەندێک کۆسپ و لەمپەر هەیە نەمانتوانیوە تێکی بشکێنین و بیبەزێنین ئەو سنوورانە مەسەلەن سنووری جوگرافیمان بەزان بەس سنووری زمان بەرنامەکانمان هەمووی زۆربەی لۆکاڵیە ڕاستە بە سیستەمێکی نێودەوڵەتی لە ڕێی مانگە دەستکردەکان تۆڕی ئینتەرنێتەوە پەخشەکرێ کە ئەوە یەکێکە لەوانەی کە ئێمە تا ئێستا نەمانتوانیوە پرسەکانی خۆمان دۆزینەتەوەی خۆمان کێشەکانی خۆمان معالیم و پێشکەوتنەکانی خۆمان بگەینینە دنیای دەرەوە و مخاتەبەی ئەخلی نەتەوەکانی دراوسێ و وڵاتانی زلهێز بکەین و قەنەعەتیان پێ بکەین کە ئێمە وێنایەکی جوانمان هەیە خاوەنی قەوارێکی سیاسین خاوەنی دەستکەوتین خاوەنی شارستانیەت و کللتور و مێژوین ئەوەندە پێم ما بێبەس بێ زۆر باشە کاکتۆر ئەو ڕۆڵی کە میدیاکانی کوردی لە گێڕاویانە لە ڕوودا و پێشهاتەکاندا ڕۆڵێکی چۆن بوو ئایا ڕۆڵێکی ئەکادیمی و ئەو ڕۆڵ زانستی بووە کە میدیا جیهانیەکان ئەیگێڕن یاخود بنەماکان چین کە پێویستە میدیاکان لە کاتی ڕوودا و پێشهاتەکاندا پێڕێوی بکەن گەرمی بەستینە هەرێمی کوردستان و بەڕاستی یانە کوردستانی باشووری کوردستان ئەمە لە دوای ساڵی 92 کە هەڵبژاردن کرا و لە ساڵی 93 حکوومەتی هەرێمی کوردستان دروست بوون میدیای فەرمی هەبوو حکوومەت وەکو ڕادیۆی هەرێمی کوردستان و ڕۆژنامەی هەرێمی کوردستان و هەندێک کەناڵی فەرمی بەڵام ئێستا میدیای حکومی زۆر لاوازە هەر لە سەرەتاوە کێشەی ئەوە هەبوو کە ئاژانسی هەواڵ نەبوو ئەنی ئێستا حکوومەت کە زۆر کێشە زۆر ڕوودا و کە ئەوان ئەبێت پشڕاستی بکەنەوە ئەوان ئەبێ زانیاری بدەن بە تۆڕی پەیامنێران و کەناڵەکان و جەماوەر و خەڵک وشیار بکەنەوە وەکو پێویست نییە ئەمە وای کردووە کە جۆرێک لە ینی بۆشایەکی زانیاری کە مافی بەدەستێنانی زانیاری مافی هەموو تاکێکە بە پێی جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤی نەتەوە یەکگرتوەکان کە لە دەی 1940 هاتووە ئەمەوە ئاکات کە خەڵکی جەماوەر بە دوای کەناڵی جێگرەوەیە بگەڕێ کە ئەویش کەناڵی حیزبە سیاسیەکان و کەناڵە بڵێن حیزبیەکانە بەگشتی کە زاڵە بەسەر هەرێمی کوردستانە مەسەلەی ئێمە لە وڵاتانی پێشکەوتوو ئاژانسی هەواڵ هەیە و حکوومەتێکی شەفاف و دیموکراسی هەیە یاسا سەروەرە دیارە ئێمە ئەومان بیر نەچێت دامەزراوی میدیایی هاوشانە لەگەڵ دامەزراوەکانی تری وڵات وەکو پەرلەمان وەکو دادگاکان وەکو وەزارەتی ناوخۆ وەزارەتی ڕۆشنبیری و چاودێریکردنی ڕەوشی سیاسی و ڕەوشی ئازادی گشتیەکان و ئازادی مەدەنیەکان لە وڵاتان وەکو سندیکای ڕۆژنامەنووسان و یاخود سەنتەری بتر زۆر لەوانە هەیە بەڵام کە تەماشای ئەمانەکە ینی ئێمە هەموو دام و دەستگاکانمان بە حیزبی کراوە یعنی ئێستا حاڵی حاضر
لە هەرێمی کوردستانە ینی حکوومەت پێک نەهێنراوە پەرلەمان پەک خراوە دادگاکان سەر بەخۆنین دەستێوەردانی حیزبی بە ئاشکرا هەیە لە دۆسێ و لە کێشەکان و هەر حیزبێک بۆ خۆی کۆمەڵێک کەناڵ و کۆمەڵێک تۆڕی میدیایی هەیە بێگومان تەمویل ئەکرێن مەسەلەی تەمویل پارەدارکردن میدیا بۆی پایەدار بێ پارەدار کرێ بەڵام پارەدارکردنی بێمەرج لە وڵاتانی پێشکەوتو زیاتر بە ڕیکلام و بە فرۆشتنی بەرنامە میدیایەکان ئەوانە یا حکوومەت بە جۆرێک تەمویلی ئەکات بەڵام لای ئێمە هیچ میدیایەک نییە حیزب تەمویلی نەکات کاتێک حیزب تەمویلی ئەکات و ئاڕاستی ئەکات و مەرجی هەیە ئەبێ بەو ئاڕاستەیە بەو ئاخارە کار بکات کە مەرامە سیاسەکانی ئەو حیزب ئەجەندای سیاسی ئەو حیزبە ڕنگدانەوەی هەبێ بۆیە لێرە لە پێوەەر و لە پرەنسیپەکانی کاری میدیایی لا عادەت و ئەو کەسانشی ئەمڕۆ کار ئەکەن بە تایبەتی لە سوشال میدیا حتا لە کەناڵە فەرمیەکانی ئەیبینیت ئەنی دیارە کاری میدیایی پیشەیەەکە بیا بە ئەزمون فێرە بیا بە خوێندن سیرەکی ئەو کەسانن ئەزمونێکی وایان هەیە ئەو تۆیان هەیە نا خوێندەوارێکی وایە خوێندویانە لەو بوارەیە زیاتر کادری حیزبین و هێنراون بۆیە سیرەکەی ئەو فەوزایی کە لە هەرێمی کوردستانە بەشێکە ینی میدیاش ئەو فەوزایی کە دروست کرد بەشێکە لە فەوزا گشتیی لەو فەزا سیاسی کە ئەمڕۆ ئێمە پیاتی ئەپەڕین ینی ئەمڕۆ پارە بۆ میدیا هەیە بەس بۆ میلەت نییە ینی پارێکی بێشمار ئەخرێتە بەردەسی ڕۆژنامەنووسان و کەناڵەکانی میدیا بەڵام ئەو تا لە هەرێمی کوردستانە ئەمڕۆ 86 مانگە ینی نزیکی وا بۆ 3 مانگە موچە نەدراوە بۆ پێشتریش یەک موچە درراوە بزانام ئەوش 2-3 مانگ پێشتر نەدرابوو ینی بە 5-6 مانگ موچەیەک ئەمە کێشەی دروست کردووە دکتۆر ئەم فەوزایی باست کرد ئەم شێوازی میدیایی باست کرد ئەگەر بیبەستینەوە بە ڕووداوەکانەوە بۆ نمونە تازەترین ئەو ڕووداوانەی کە ڕوویاندا بۆ نمونە جەنگی ئیسرائیل ئێران یاوەی ئێستش بەردەوامە لە غەزە ئەمەی لە سووریا ڕژێمێک گۆڕا بە ڕژێمێکی دیکە شەڕی رووسیا و ئۆکرانیا میدیای کوردی و میدیای جیهانی بەعام ئەوروپی خۆرئاوای چۆن لەگەڵ ئەم ڕووداوانەدا مامەڵیان کرد ئایا هەر بەڕاست توانیان لە ئاستی پێویستا بنیان وەکوی جەناب فەرموود هەریەکە و بەو پێودانگە باسی کرد کە خۆی ئێوێ و حیزبەکەی و لایەنەکەی و ئەوەی تەمویلیەکە بەڵێ دیارە ئێمە بە شێوەیەکی ڕاقسە ناکەین میدیای باشیش هەیە کە هەوڵی داوە ینی خەڵکی ئەو بێت جەماوە شایەتی بۆ بداوە پێویستی بە توێژینەوەیە ئایا تا چەند میدیاکان ئامادەجی حزوریان هەبووە لە گواستنەوە ڕووماڵکردنی ڕووداوە سیاسەکانی ناوخۆ دەرەوە جیهان باسی کۆمەڵێک ینی کێشت کرد مەسەلەن ئۆکرانیا لەگەڵ رووسیا فەلەستین گەلی فەلەستین لەگەڵ ئیسرائیل ئەوەی بەلامە سەیرە ئێمە گەلێکین جاران ساڵانی هەفتاکان و هەشتاکان کە شانۆگەریەک شتێک ئەکرا جامانەیەک لە ملەکرا بڵێن باسی فەلەستینی بکەداوانە وەکو ڕەمزێک بۆ پێشمەرگە و شۆڕش و خەبات خۆمان گەلێکین چەساوین گەلێکین هەمان کێشەی گەلی فەلەستین و کێشەی کوردانی ڕۆژئاوچی کە بەشێکی لە کێشی گەلی کورد لە سەر ئاستی نێودەوڵەتی ژیان بەڵام سیرێکی زۆر لە میدیا کوردەکان پشتگیری ئیسرائیلەکەن پشتگیری رووسیاکەن پشتگیری داگیرکەرەکەکەن لەگەڵ ستەمکارەکەیان وەک لەوەی داکۆچی و دیفاع لە ستەم لێکراوەکە بکەن هەستەکەی میدیای کوردی پلانێکی میدیایی و استراتیژێکی میدیایی نییە نەیتوانیوە کێشەکانی خۆی ڕنگدانەوەی هەبێت لە پەیامی میدیایی و لە پلانی میدیایی استراتیژی میدیایە جێی بکاتەوە کە ئەمە جێی داخە بەڕاستی سەرباری ئەوەی وەکوتمانی تەنیا بە زمانی لۆکاڵی بە زمانی ئەویش شێوەزار زاڵە لە شەڕی عەرەب ئیسرائیل بڵێن مەسەرەن یا فەلەستین بڵێن ینی هەندێک میدیا ئەبینیت پشتگیری جوولەکە و قەواری زایانیەکە لە کاتێکە هەموو جیهان ئەزانێت کە قەواری ئیسرائیل چۆن دروست بووە لە ساڵی 48ەوە چۆن خاکی فەلەستینیان داگیر کردووە بە پارە و بە زۆر و بە هیمەت و بە قیمەت بە ئاگر و ئاسن ئەو میلەتە داکوتن و ئەیان کوژن و ئەیان بڕن تەنانەت ئەوان دەست ناپارێزن لە تیمەکانی تەندروستی و لە مناڵ و لە ژن لە برسیکردنیان میدیای عەرەبی پێم وایە زۆر بە جوانی توانیوانە بە تایبەتی کەناڵی جەزیرە من زۆر متابع یەکەم کەناڵەکانی تریش ڕووماڵێکی زۆر جوانی شەڕی غەزەوان حتا ڕووماڵی ڕووداوەکانی کوردستان ینی کاتێک کە تورکیا بەردومانی گوندەکانی قەندیلێ کردی جوانترین ڕووماڵ من بینیم پەیامنێری جەزیرە لە هەرێمی کوردستان زەم ئەحمەد زاویتی بوو کردی کەناڵە کوردەکان نەیانتوانی ئەو
ڕووداوانە بۆ شێوەیە بگوازنەوە و لە ناوە چەقی ڕووداوەکان نەبن. وەکوتم هەر ینی کاتێک ڕووەدا لە هەرێمی کوردستان سەیرەکی کەناڵەکان هەرێکە بە شێوەیەکە یوازنە. وڵاتێکی وەکو ئیسرائیل ینی مناڵکوژ ژنکوژ تیمی تەندروستی ڕێکخراوی فریاگوزاری خێرخوازی هەمویان ئیبادا کە تەنانەت دەست لە ڕۆژنامەنووسان ناپارێزی. تاوەکو ئێستا دو ئامار 246 ڕۆژنامەنووس بەس لە فەلەستین کوژراون بەدەستی قەواری زاوێنی. کاتێک خەڵک باسی حەماسەکە ینی حەماس یەک ڕۆژنامەنووسی نەکوشتو، یەک کادێری مەدەنی بگرە بەردەوام هاوکاریانی کردووە لە کاتی ئاشتی و لە ئێستاشە یەک ڕۆژنامەنووسی نەڕفان و یەک کەسی دەست بەسەر نەکردو مەعەدا ئەوانەی خەڵکی ئیسرائیل و ئەوانە نەبنەوەش بەشێکە لە جەنگ و یاسای جەنگ لە هەموو جیهانایە. ینی لە کاتێکە ئێمە ئەتوانین ینی خۆمان هاوشێوە بکەین بە گەلی فەلەستین و بە هەماهەنگ بین. ئێمە یەکشت حەزەکەم بڵێم ینی لە کاتی ڕوودا و سروشتەکان و کارەساتەکان و ئاوارە بوونە ئێمە لەوەیە بەڕاستی میدیای کوردی ڕۆڵێکی جوانی هەبوو. ینی لە ڕووماڵکردنی ئینەکان لە کەمپینی کۆمەک و کۆکردنەوەی کۆمەک بۆ ئاوارەکان و بۆ ناوچە زیان لێکەوتەکان کارەساتبارەکان بوومەلەرزە بوو بێت یاخود کارەساتی مرۆیی بوو بێت لافا بوو بێت یا ئاوارە بوون بوو بێت لەوەیە زۆر باشین. بەڵام بەداخەوە بۆ یەکتر شکاندن و بۆ لەسەر ئاسی ناوخۆی بۆ یەکتر ناشرینکردن و بۆ یەکتر لەکەدارکردن ینی بەڕاستی میدیای کوردی میدیایەکی تا ڕادەی خێزەون ناشرین و نابووتە. ینی تەنانەت بە شێوەیەک ئێستا ئەمڕۆ نەریتێکی زۆر ناشرین پەیا بووە ینی لە هەندێک کەناڵ کە بە خۆیان دەڵێن کەناڵی پرۆفشناڵ و بێڕکابەری ینی بێژەر و ئەکتەر تێکەڵاو بووە. ینی تۆ بێژەری نەک ئەکتەر، تۆ بێژەری ئەبێ هەواڵەکان وەکو خۆی بخوێنیتەوە نەک ڕاوسەرنجی خۆت و نواندن بکەیت و خەریکی تەمسیلی بیت و بە هاژوهوژ و بە بڵێ دەنگ بەرزکردنەوە و خۆی گیرکردنەوە و ینی بە شێوەیەکی ینی شێوازێکی ڕق و زمانێکی ڕق و چینە. ینی ئەمڕۆ بەداخەوە ینی دەمارگیری حیزبی و ناوچەگەرێتی زاڵە بەسەر میدیای کوردی و تەنانەت کەناڵە ئاسمانەکانیش ینی وەکو ڕاوچی ینی شاشی تەلەڤیزیۆنەکەی لەگەڵ تەختی شانۆیە لە یەک ناکاتەوە وەکو ڕستێک و زنجیرە ئەڵقەیەک دەورێکی پێدراوە ئەم بێژەر بەداخەوە لە کاتێکە تۆ هەواڵ ئەبێ ڕووداوێکی هەنووکەی ئەبێ بەو شێوەی بیگوازیتەوە ڕووماڵێکی کە هەیە نەک بەو شێوەیە خۆت ئەدێ. ینی ئەم ئەڵی چیرۆکە گێڕێتەوە هاتووتە سەر شاشە و بێژەکەمان بە چیرۆک خوان. بەڵێ ینی ئەمە بە هیچ ستاندەرێکی جیهانی بە هیچ پێوەرێکی میدیایی هەواڵ بەو شێوەیە ناخوێنێتەوە پێشکەش ناکرێت. ئەمە چاواشەکردنی خەڵکە یاخود پێشکەوتنی پێش دادگاکەوێ پێش هێزەکانی پۆلیس لێدوان ئەدا لە خۆیەوە ڕقم لێدا ئەمانە یاسا ئەگەر سەروەر بێ ئەبێت لێ پێچینەوەیان لەگەڵا بکرێت تا ڕادەی دەستگیرکردنی ڕۆژنامەنووسەکە و داخستنی کەناڵەکەش. بەڵام سەیرەکەی ئەم کەناڵانە لەبەر ئەوەی بە ناڕاستەخۆ سەر بە حیزبە دەسەڵاتدارەکانن چاوپۆشیان لێکرێت. بەداخەوە ئێمە هەمومان لەم هەرێمە بچووکەیە ینی ئەم کەشتی ئەگەر کون بێ هەمومان نوقمە بین. بەڵام سەیرەکەی بەداخەوە ئەوەی کە ئێڵم دەڤەری زۆنی زەرد و سەوزی ئەنی لە کەمینایە بۆ ئەوەی ڕووداوێک لە دەڤەرەکەی ئەو بە ڕووبدا و ئەم گەورەی کاتەوە ئەنی زوومی کامێراکەی کردوتە دوربین پێشی خۆی و بەردەمی خۆی و دەواازەی شارەکەی خۆی نبینە کە خەڵخۆ پیشاندانێ کرد و ئەم کەناڵە کە بە خۆی ئەڵە بێڕکابەر حزوری نەبوو چکە ئاراستەکراوە. بەڵام سەیرەکەی وەکو دوربین دوور ئەبینێت وەکو ئەڵێ پوشکە لە چاوی خەڵکە بینە و سوزن لە چاوی خۆیان نەبین. ینی ئەمە دەرێخات کە ئەم کەناڵانە کەناڵی ئاراستەکراون کەناڵ هەر لە تەمیلکردنەکەەوە ینی کاکە ئەو پارە بێ شومارە لەسەر داهاتی گشتی و سامانی گشت لەکوێیان بوو بۆ ئەوان پارە هەیە بۆ خەڵکی نەدار بۆ میلەتی ڕەشفرت پارە نییە. ئەم تەمیلکردنە مەرجدارە ئەم تەمیلکردنە بە شێوەیەکە کە ئەجێندای ئەو حیزبانە جێبەجێ بکەن و بەو شێوەیە کار بکەن لە کاتێکە کاری ینی ڕۆژنامەنووسی پیشەیەکی پیرۆزە ئەبێت تۆ ویژدانی خۆت ینی بکەی سەنگی مەحەق بێت پێش پابەندبوون بە یاساوی تیکە ڕۆژنامەنووسی. بەڵام ئەگەر بی بە دوواداچوون بکە یاخود
ئەنجا لەولاشەوە مەسەلەی سوشال میدیا ینی ئەوەی تربارەکەی گران کردو ینی تاکێکی ناهوشێر خەڵکی ئێمەش بەرپرسە بەڕاستی دام و دەستگاکان هەر هەمووی تاکیش خەڵک ئەمڕۆ خەڵک هەمووی خۆی کردو بە ڕۆژنامە نووس دکتور ئارەزووی خۆی وێنە و ڤیددیو بڵاوەکات خۆشبکاتمان تاوازم تو پرسیارەکەنەوە بۆ پرسیارمەوە بەس ئەستەکەم وەڵامەکەی درێژ ئەبێت و بە کورتی دکتۆر ئاوەکو هەژە هوژەی کە لە ئێستادا لە میدیاکاندا زۆرەوە خەڵک بەلاڕێدا دەبنەوە هەنێک بابەت هەیە کە پەیوەست نییە بە میدیا و بڵاوی ئەکەنەوە ئایا ئەو هەڵانە چییە کە لەم نێوەندەدا میدیاکان ئەیکەن بە چەند خاڵێکی کورت پێمان بڵێ وەڵام من ئەوە ئەگەر میدیا فەرمیەکان ئەوە وتم ینی پارە و کێبڕکەی سیاسی ئەوانە کوێری کردوون بەڕاستی وای کردو کە ویژدانیان نەبێتەوە ئەمڕۆ خەڵک بەدوای میدیای ملتەزیم و جددی و ئەوەیان ناگەڕێت وای لێ هاتووە ینی ڕاست و ناڕاستی لێ تێکەڵ بێت لەولاشەوە خەڵکێک هەیە ئەم هەموو پەیجی سێبەر و ئەم هەموو کاونت و پەیج وانە خەڵک بە ئارەزووی خۆی خەڵکی خوێندەوار و نیمچە خوێندەوار و هەموو نەوەیەکی تایە لەو بازاڕە سیاسیە بە ئارەزووی خۆی هەواڵ و وێنە و ڤیددیو بڵاوەکات و حتا خەڵکێک هەیە لە دەرەوەی وڵات دەمە کوتێ و لایڤەکاتەوە بەبێ ئەوەی ئاگای لە هیچ بێت ینی زانێرەکە کابرا وێنیان بڵاو کردێتەوە سەیرەکەن زیندووە لە ینی لەو ڕوودا و نەقوربانی نە لەو ڕووداوە ینی تا ڕادی ئەوە چاواشەکاری ئەکرێت بەڵام لەگەڵ ئەوەشە بە شێوەیەکی تریش هەندێک جار سوشال میدیا بۆتە ڕەقیب و چاودێر بەسەر حکوومەت و دام و دەستگاکان و حیزبەکانەوە و دەتوانیانە لە هەندێک کەیس و لە هەندێک بابەتە ڕۆڵیان هەبێ لە ئاشکراکردنی هەندێک دۆسی و هەندێک تاوان و هەندێک بابەتە و هاوشانی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی خەباتی سوشال میدیاوانە ئێمە لە جیهانە میدیا بە دەسەڵاتی چوارەم ناوەبرێت بەڵام لە هەندێک وڵاتە لە هەندێک شوێنە میدیا ئەتوانی بڵێ دەسەڵاتی یەکەمە ینی کاریگەریی زۆری هەیە لەسەر هەموو بوارەکان میدیا وەکو شمشێرێکی دوودەم هەیە بۆ چاک و خراپ بەکاردێ میدیا ئەتوانێت ینی ستۆدیۆکان ببنە شوێنی دانوستانی سیاسی و ئلکترگەیشتن و پێکێنانی ڕایگەشتی ئەشتوانێت درز و کەلێنەکان زیاتر فراوان بکات و بوار بدا بۆ جەنگی ناوخۆی و شەڕی ناوخۆ و ئەوانە کە کرا زووتریش ئەزمونێکی تاڵ و ناشرین و هیوادێت دووار نەبێت زۆر بەڕێز دکتۆر بادی نەحمەد مامۆستای زانکۆ سوپاس بووی لەم تەورەی لەگەڵمان هات زۆر سوپاس بۆ سەرکەوتن